چاوەڕێ ئەوەمە کە قسەشکە بکەم دوای برێن رادیۆ بۆ هەمان قسەی بەیانیم هەیە جارێ هەر پرسیارەکەت شێواندنی قسەکانی منە من پێیان ئاراسی مامۆستایانی مانگرتوو نەکردیە بەیانەکەش گوتمان ئێستاش دەرێنەوە چاوەڕێ ئەوەمە کە قسەشکە بکەم دوای برێن رادیۆ بۆ هەمان قسەی بەیانیم هەیە بەڵام ڕوونکردنەوەکەی لە چدایە مامۆستا و فەرمانبەر و موچەخۆر و تەواوی خەڵکی هەرێمی کوردستان ناڕازیە بەڵام ناڕازی بوونەکە لە چەندرە لە بەغدایە بەغدا ئەو زوڵمە لە ئێمە دەکا ئەو کەسانەی کە لە مەبەستم ناو خێمەکە نیە لە پشت خێمەکەیە ئەوانەی لە پشت خێمەکەوە بابەتەکانیان ئاوەژوو کردیە و تێکەڵی کێشەی دیکەیان کردیە باسی ئەوە دەکەن کەەوە ڕای گشتی لەگەردایە ڕای گشتی لە 20 ئۆکتۆبەر دەری خز زۆرینە لەگەڵ چێدایە هێشتا پەرلەمانەکەمان دەست بەکار نەبوو کابینەی نوێ دەست بەکار نەبوو لە ئێستاکەوە حەملەی هەڵبژاردنەکانی عێراق لە پشتی خێمەوە دەستی پێکردی ئەوانەی لە بەغدا پێشنیاریان کردێ موچە و بودجێ هەرێمی کوردستان ببڕدرێتن ئێستا لە پشت خێمەکەەوە قسە دەکەن ئەوانەی لە بەغدا دەستیان هەڵبڕی و دەنجیان پێدا و دژایەتی ئەزمموی هەرێمی کوردستانیا کردی هاتنێ لەبن خێمەکە فرمێسکی تیمساحی دەڕێژن ئێمە لەگەڵ ئەوانمانە لەگە ئەو عەرەبانەمانە کە ئێستا لە دێگەڵە ناو کۆستەرەکاندانە و ئەوان بێن بە ناوی خۆپیشاندەر و بە ناوی خەڵکی ناڕازی هەرێمی کوردستان کێشە و گرفتەکانی دیکە بینە هەولێر ئەوانە ڕێگەیان پێنادرێ ئەوانە ڕێگە ڕەزا قورسەکانن نەک ئەوانەی کە فەرمانبەری هەرێمی کوردستانن حەقی خۆیانە هەموو هەرێمی کوردستانمان بگریتن و خۆپیشاندا بکەون ناڕەزایەتی دەرببڕی بەرامبەر بەو زوڵم و ستەمەی کە لە بەغدا لە هەرێمی کوردستان دەکرێت